بەڵێ هەکار لە سنووری پێنجێنە ئاگرەکە ئەتوانین بڵین لە 95 کۆنتترۆل کراوە ئەو جێگەی کە ماوەتەوە کۆنتترۆل نەکراوە تاوەکو ئێستا ئەو شوێنانەیە کە مین و تەقەمەنی زۆری لێ ئاگرەکە ماوەی 3 ڕۆژە بەردەوامەوە کاری سەرەکی ئاگرەکە تاوەکو ئێستا نازانرێ کوێیە بەڵام هەرێک لە کانیشەوەخەت و ئاحسن کوڵێن و ڕەشان هۆشیاری ئەمانی هەمووی گرتوێتەوە و لە دوێنێەوە تیمەکانی بەرگری شارستانی پۆلیسی دارستان کۆمەڵە گەنجی خۆبەخش کە لە ڕێکخراوی ملەکەوەن لە سنووری پێنجێن سەرقاڵی کوژانەوەی ئاگرەکان قایمقامی پێنجێن خۆی بە مەیدانی لە نێو تیمەکاندا بۆ من قسە و باسی زیاتر لەگەڵ بەختیار عەلی لە ڕێکخراوی ملەکەوەکەم بزانم چیان کردو بۆ ئەوەی کە ئاگرەکە بە تەواوەتی کۆنتترۆڵکەن. سڵاو لێبێت کاک بەختیار. ئاگرەکە ماوەی 3 ڕۆژە بەردەوامە لەشتان ساغ بێ و ماندوو نەبن کە بەو شێوەیە ڕێگریتان کردبێتە ناو شارەوە. ئێستا چەندێکی ماوە ئاگرەکە توانین بڵین ئەوە نزیکی 3 ڕۆژە بەردەوامە. هەڵبەتە ئاگرەکە لە گوندی ئاسناوی ڕۆژهەڵاتی کوردستانەوە بۆی تەقینەوەی مینێکەوە گوازرایەوە بۆ سنووری قەزای پێنجوێن. بەردەوام ئەم 3 ڕۆژە هەموو لایەنە پەیوەندیدارەکان پۆلیسی دارستان بەرگری شارستانی ئێمە و ڕێکخراوی ملەکەوە گوندنشینان سەرقاڵ بووین هەریەکە و لە جێیەکەوە لە قۆڵێکەوە لە هەوڵی جڵەوکردنی ئاگرەکەدا بووین بەڵام بەشێکی چوو بۆ ناو مینەوە لە کانیشەوە قەد و ئێستاش ڕەنگە دیار بێت لە کامێرەکەتانەوە کە بەردەوامە. ئەمەش ڕێژێکی کەمی ماوەتەوە توانین بڵین لە 90 بۆ 95 کۆنتترۆل بوو. زەرەر و زیانەکانی ئاگرەکە چین کوێ سوتاوە ئەوانی کە سوتاون بەخوبەستانن یاخۆت پوش و پاوان و دارستانە؟ زەرەر و زیانەکان زیاتر بەردارستان کەوتووە پوش و پاوان کەمتر مەگەر لە سنووری گوندی بناوستە ئاگرەکە هات بێتە خوارەوە و زیانبەر مەسەلەن باخ و بێستان کەوت بێت ئەگەر نا زیاتر بەردارستان کەوتووە و ئەتوانین بڵین مەزەندەکرێت لە زیاتر لە 1200 دۆنم دارستان پوش و پاوان باڵندە و گیاندار سوتاوە. بەداخەوە قەرەبووکردنەوەی ئەم زیانانەش ینی زۆر زەحمەتە یان هەر قەرەبوو ناکرێتەوە. لەو جێگانی کە هاوسنوورن لەگەڵ وڵاتی ئێرانە بۆچی زوو ئەم ئاگرانە ئەکەوێتەوە؟ هۆکارەکەی بە ئەنقەستە یاخود لەوێشەوە ئەوان وەکو ئێوە گیرۆ دەبوون بەدەست ئاگرەوە پوش و پاوان و دارستانی ئەوانی ژەسووتێت؟ هەڵبەتە ئێمە نزیکی زیاتر لە 150 کیلۆمەتر سنووری لەگەڵ ڕۆژهەڵاتی کوردستان ئیدی ئاگرەکانی ژەتوانین بڵێن ئاگرەکانی سنووری پێنجوێن لە 160 بۆ 70 لە سنوورەوە دێتە ئەم دیوە یاواتە لە ناوخۆی پێنجوێنان نییە. سەر سنوورەکان ئاگر تێبەرە درێت ئیدی بە ئەنقەز بێت یان بە وەکاری کەم تەرخەمی بێ زیاتر لەلایەن پاسەوانانی سنوورە یان نەتوانین پاسدارانی کۆماری ئیسلامی ئێرانەوە ئاگرەکان ئەکەوێتەوە کە ئێمە لەلایەنە پەیوەندیدارەکان زۆر داوامان کردووە بە هەر جۆرە بە نرخێ بێت ئاگاداریان بکەنەوە چیتر دەزەڵ بگرن لە سووتانی سنوورەکان زیاتر ئەوەی کە ئاگرەکان تەشەنە ئەسێنێت و زیانی گەورەی هەیە سەر سنوورەکان بە درێژایی هەمووی مینە ناتوانرێت زووتر کۆنتترۆل بکرێت ئاگرەکان بەرفراوانە بێ و ئاگرەکانش لەسەرەوە دێنە خوارەوە هەر ئاگرێک لەسەرەوە بەرەو خوار هات خوارەوەی پوش بوو کە ئیکوژێنیتەوە کۆتەرەت لێر ئەبێتەوە ناو پوشەکە و بەم جۆرە زیانی گەورەگەین. بەڵێ کار من ئەمە ئاماژە بۆ بدەم زۆرینەی و ئاگرانی کە لە سنووری پێنجوێن و ناوچە سنووریەکانی هەرێمی کوردستان لەگەڵ ڕۆژهەڵاتەکەنەوە باز لەوە دەکرێت کە ئاگرەکان بە ئەنقەستە و ئەوانی کە لەسەر سنوورن و چاودێری سنوورەکەن بۆ ئەوەی کە نزیک جێگاکانیان پاک بێتەوە ئەم ئاگرانە دروست دەبێت یاخود ئەم ئاگرانە دروست دەکەن بۆ ئەوەی کە بەردەم خۆیان پاک بێتەوە ئەمەش دەبێتە هۆی زەرەر و زیانگەیاندن بە دانیشتوانی سنوورەکان و ئەو گوندانی دەکەونەوە سنوورە چونکە ئەوەی کە دەسووتێت پوش و پاوان و شوێنی لەوەڕاندنی ئاژەڵە و لەگەڵ ئەوەشدا دارستانەکان دەسووتێت کامە بە چەندین ساڵ ناتوانرێت دووبارە دروست بکرێنەوە کە زۆرینەیان دارستانی دەستکردن لە ناوچەکەیە. ئێستا بە درێژایی 20 کیلۆمەتر لە سنووری پێنجێن لە ماوەی 3 ڕۆژدا سوتاوە ئاگرەکە تاوەکو ئێستا کۆنتترۆل نەکراوە بەهۆی ئەوەی کە زۆرینەی ناوچە سنووریەکان بە میندا چێنراون.